دەشتی بیتوێنە و جوتیاران بەردەوامن لە چنینەوەی بەرهەمی لۆبیا لە دەڤەری ڕاپەڕین. دەشتی بیتوێن دەشتێکی بەپیت و بەرەکەتە بۆ کشتوکاڵ. ئەمەش وای کردووە ئەحمەد لەگەڵ دایک و باوک و براکانیدا لە تەقتەقەوە بێن و لێرە زەوی بەکرێ بگرن بۆ چاندنی لۆبیا و هەلی کاریشیان بۆ ژمارەیەکی زۆر هاوڵاتی ڕەخساندووە. وەک خۆیان دەڵێن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ساڵانە هاوکاری جوتیاران ناکەن. لە تەقتەقەواتون لێرە لۆبیامان کردووە، هەڵی هەلی کارمە بۆ کۆمەڵێک گەنج ڕەخساندووە. لێرە گشتی دەرچووی زانکۆیە، هەیە مامۆستایە، هەیە قوتابیە، هەیە دکتۆرە، گشتی دانەمەزراوە. زەویەکەی لێرە زۆر زەویەکی بەپیت و باشە، لە تەقتەق وەگێرە نییە، عەرزیێرە بەپیت و باشترە. لێرەش لۆبیا لە 15-16 پێ ڕادەگا هەتا یەکیدا خۆی ڕادەگرێت. فەلاحەکە حکومەت هاوکاری بکە شینایەکی چاکتر دەکا و بەرهەمێکی چاکتر دەبێت. وەڵی هاوکاریت بکە کاکە بەنزین و گازەکەت بۆ هەرزان بکە، سمادت داتێ، دەرمانت داتێ، ئەو هاوکاری شتانە نییە لێرە. کرێکارەکان لەم کێڵگەیە ڕۆژانە لە کاتژمێر 5 بەیانی دێنە سەرکار تاکو 11 پێشنیوەڕۆ لۆبیا دەچنن. کرێکارەکان ژمارەیەکی زۆری دەرچوانی دانەمەزراوی زانکۆ و پەیمانگاکانیان تێدایە، تەنانەت بەشێکیشیان موچەخۆر و مامۆستان کە بەهۆی نەبوونی موچە بۆ پەیداکردنی بژێوی ڕۆژانەیان بەناچاری ڕۆژانە بە 15,000 دینار لێرە کار دەکەن. بەیانیان کاتژمێر 4 بەیانی لە ماڵەوە دەرەچین تا دەگەینە سەرکار ئەبێت بە کاتژمێر 5 تا 11 نیوەڕۆ بەکرێی 15,000 کار دەکەین. زۆرین هەموو دەرچووی خوێندکاری زانکۆ پەیمانگاکانە، زۆربیان مامۆستامان لەگەڵدایە لەم کارە. چەندین ساڵە دەرچووی زانکۆ پەیمانگاکان هیچی دانەمەزراون، ناچارن کە بێن ئەم کارە بکەن. ئەگەر حکومەت هەلێکی باشتر بۆ گەنجان بڕەخسێنێت ئەوش لەو بارەی کە تاوی کردووە پرۆژە ئەوەکەی دەن. بەڵێ بێگومان لێرە حازرن تاوەکو 11 نیوڕانێ ئەوەی لێرەش کار دەکا پێشمەرگەیە، مامۆستایە، بەشەشی زۆری خەریجە دانەمەزرایە لەگەڵ هەندێک کابانی ماڵەوە کە لێرکانە ئیش دەکەن. بۆ ڕۆژانە نزیکەی 100 کرێکار لەو منتیقەیەرە ئیشێ دەکا. ئەمان دەکەین لە کۆیەوە هاتینە هەندێکی بیتوێنن لێرکانە ئیشێ دەکەین. لۆبیا لە سەرەتای مانگی نیسان دەچێندرێت و لە ناوەڕاستی مانگی حوزەیرانەوە دەست بە پێگەشتنی بەرهەمەکە دەکات. بەپێی ئامارە کشتوکاڵیەکانی سنوورەکە ساڵانە زیاتر لە 600 تۆن زەوی لە دەڤەری ڕاپەڕین بە لۆبیا دەچێندرێت کە بەرهەمەکەی زیاتر لە 200 تۆنە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، دەشتی بیتوێن.